شەڕی داعش لە کۆتایی نزیک دەبێتەوە و مەترسیەکانی هەڵگیرسانی شەڕیش لە نێوان پێشمەرگە و حەشدی شعبی تا دێت ڕوو لە زیادبوون دەکات. بە تایبەت دوای بردومانکردنی پێشمەرگە لە شەنگال لەلایەن حەشد و کێبەرکەی نێوان ئەو دوو هێزە لەسەر باڵادەستبوون بەسەر ناوچە جێناکۆکەکاندا. بەڵام ئەگەر بەو شێوەیە ئەوان بیر بکەنەوە بەو شێوەیە سەیری کورتکەن و بۆ شێوە تەعاملی لەگەڵا بکەن دڵنیابن دەبێت ئەو ڕووبڕۆبوونەوە دەبێت چکەوان تویان پێ قبول نییە ئەوان هەمیشە لە سەنگەردان هێشتا هیچ شتێک نەبوو زۆر لە قیادیەکانی حەشدی شعبی هێشتا شەڕی داعش کۆتایی پێ نهاتوە دێ خۆی حازر کردو هەڕەشە لە کوردەکە و لە پێشمەرگە دەکات. هیوادارم نەبێ بەڵام هەرچی سیرەکەم من ڕەش بینم دڵنیامەمانە ڕۆژێک لە ڕۆژان پەلاماری کوردیش دەدەن ئێمەش ناچارین بەرەنگاریان بینەوە. حەشدی شعبی هێدی ژمارەی هێزەکانی لە ناوچە جێناکۆکەکان زیاتر دەکات و پێشمەرگەش گومانی لە نیەتی پشت زیادکردنی ئەو هێزانە هەیە. بە تایبەت لە ڕابردوودا شەڕ و کوشتار لە نێوان ئەو دوو هێزەدا لە قەزای خوورماتووی پارێزگای سەلاحەدین ڕوویداوە و هێشتاش دۆخی ئەو ناوچەیە هێور نەبووتەوە و ناوبەناو گرژیەکان سەر هەڵدەدەنەوە. ئەمما بالنسبە باس لەوە دەکرێت کە دوای کۆتایی جەنگ لە دژی داعش شیکاران ڕایەن وایە کە شەڕ بەرپا ببێت بەڵام پشت بە ئێزدان و مەرجەعیەت و خەڵکانی نیازپاک شەڕ نادات. لە ئێستادا هێزەکانی حەشدی شعبی گەیشتونەتە ناحیەی تازە خوورماتووی 10 کیلۆمەتر باشووری کەرکووک و لە قەزاکانی داقوق و خوورماتوش هێزی زۆریان جێگیر کردووە بەڵام تا ئێستا ڕێگە بەو هێزە نەدراوە بەرەو ڕۆژاوا و باکووری کەرکووک بڕۆن کە لە ژێر کۆنتترۆڵی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستاندان چونکە ئەوان حەشد بە مەترسی دەزانن بۆ سەر داهاتووی ئەو ناوچانە بەڵام پارێزگاری کەرکووک جیاوازتر لە دۆخەکە دەڕوانێت. ئێمە هیچ حەشدی دەرەوەی کەرکووکمان نییە ئەوەی کە هەیە پێڵێن حەشدی شعبی لێرە برا تورکمانە شیعەکانن کە زۆر لە نزیکەوە هەماهەنگی لەگەڵ هێزی پێشمەرگە ئەکەن و هیچ کارێک ناکەن بەبێ ڕزامەندی هێزی پێشمەرگە یعنی بەڕاستی وەکو بەشێکن لە هێزی پێشمەرگە. هەروەها هێزەکانی حەشدی شعبی لە سنووری ناوچە جێناکۆکانی پارێزگای دیالەش هەوڵەکانیان بۆ زیادکردنی هێزەکانیان و ڕاکێشانی گەنجانی کوردی شیعە مەزهەب بۆ نێو هێزەکەیان چڕتر کردوێتەوە. بەرپرسی مەڵبەندی خانەقینی یەکێتیش پێشتر ئەو هێزەی بە مەترسی بۆ سەر پێگەی کورد لەو ناوچانە وەسف کردبوو. ئەمە ینی ئەمنی ناوچەدابراوەکانی خسۆتە بەردەم هەڕەشێکی گەورەوە بۆیە ماڵی شێواوی کورد بەداخەوە کاریگەری زیاتری لەسەر ناوچەدابراوەکان بەجێهێشتووە. هەرێمی کوردستان بۆ خۆدەربازکردن لە شەڕی حەشدی شعبی پێشتر بڕیاری دابوو خەندەق بە دەوری ناوچە جێناکۆکاندا لێ بدات و ناوچەکانی لەو ڕێگەیەوە لە سنووری حەشددا ببڕێت. بەڵام حەشدی شعبی لە پارێزگای سەلاحەدین ڕێگری کرد و لێدانی خەندەقی لەو ناوچەیە هەڵوەشاندەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.